سڵاو ڕێز و خۆشەویستیم بینەران و بیسەران بەخێر بێن بۆ ئەڵلقەی ژمارە 280 ژیری گەیشتە 280 تەنیا 20 ئەڵلقەی دیکە واتە 20 هەفتەی دیکە کە نازانم دەکا چەند مانگ لە کومنت بینووسن دەگەینە ئەڵلقەی 300 کە یەکجار دڵخۆشم بەو شێوازە بەردەوامم لە بەرنامەی سفر ژیری تاکە ڕێگە بۆ پشتگیری لە بەرنامەی سفر ژیری یا پۆدکاست سفر ژیری داگرتنی دوگمێن لایکە سبسکرایبی چەناڵە بەو شێوازە باشترین پشتگیری و سەپۆرتی ژیر دەکەن لە بەردەوامبوونم لە بەرنامەی سفر ژیری ئەمڕۆ 21/11 چمان ماوە دوو هەفتەیەکمە ماوە دەگەینە مانجی 12 واتە چ دێتن گەیم ئەوەرز دێ لە گەیم ئەوەرزیش بێگومان تۆنێک یاری نوێ ئاشکرا دەکرێن تۆنشتی نوێ دەبی زۆرمان نەماوە 2025 تاوە دەبێت دەچینە ساڵی 2026 ئەو ساڵی کەوا تێیدا تۆنێک یاری سەرنجاکێش و گەورەی تێدا بڵاو دەکرێتەوە داگرتنی دوگمێ لایک بۆ سبسکرایب هەموو شتێکە بۆ ژیر تکا دەکەم لە بیری مەکەن دەبین تۆزێ باگراوەندم هەندە گۆڕانکاریم کردیام زۆر نەمێژە حەزم دەکرد ئاڵای کوردستانێک لەوێ دامنا و دوو ڕەفەی نوێشم زیاد کردیام سەبر ئەبدیتی دەکەمەوە ژوورەکە جوانتری دەکەم بۆ ئەوەی کە ئێوە دەبینن تۆزێک بۆ سیرکردن خۆشتر بێ سپاسان دەکەم بارز بە بەرنامەی ئەم هەفتەیەش بابکەن خۆشەویستانم بلاک فرایدێ هەفتەی بلاک فرایدێ واتە تۆنێک داشکانی گەورە لە یاریەکان لە ئامێرە ئەلکترۆنیەکان لە تای جیهان دەستی پێکردو و بۆ ئەوەی ئەو یاریانی کە دەتەوێ و مەبەستە بنرخێکی زۆر هەرزان بیکڕی واتە لەم ساڵ ئێستا حالیان هەرزانترین نرخە بەدەست کەوی و بابەتان بڵێ نرخ یاریەکان لەم هەفتەیە لە ئۆڵ فۆر لێس چۆنە تکا دەکەم ئەگەر لە مێژە چاوەڕێی کڕین یاری ئێستا کاتێتی نمونە یاری FC26 هەرزانترین نرخ 15,000 دینار لە ئۆڵ فۆر لێس یاری میراژ بە هەرزانترین نرخی 10,000 دینار دەتوانی وەری بگری بلاک فرایدەی لە بۆ GTA تریلۆجیەکە کراوە هەرزانترین نرخی 15,000 کرو مۆرفێست بە 8,000 دینار دیابلۆە نوێیەکە بە 23,000 دینار وەری دەگری هەرزانترین نرخی ئاسترۆبۆت 30,000 دینارە یاری باتڵفیلد 6 تەنیا 35,000 دینار ئەتوانی یاریەکە بکەی هەرزانترین نرخی دراگن بۆڵ 30,000 دینارە داین لایت دە بیست بە 25,000 دینار داینستی وۆریەرز ئێستا هاتووەتە 30,000 دینار لیتل نایتمێر 3 کە یاری نوێیەکەیە تەنیا 20,000 دینار لۆس سۆڵە ساید 25,000 دینار وەروە مۆرتل کۆمبەت 1 تەنیا 7,000 نینجا گایدن تو بلاک بە 25,000 دینار Once Upon a Time کارەماری بە 25,000 دینار Ready or Not 20,000 Split Fiction 30,000 Steel Blade 30,000 Tekken 8 15 و 20 مان هەیە وەرا The Outer Worlds 2 تەنیا 35,000 دینار Hellblade 2 بەسە PS5 30,000 دینار Metal Solid Snake Eater 25,000 ریماچ 12 Sea of Thieves 20 Assassin's Creed Shadows داشکانێکی گەوری بۆ کراوە تەنیا 35,000 دینار وەجگە لە باش پلس گەیم پاس هەر هەموو دیسکاونتی بۆ کراوە لە ئۆڵ فۆر ڕێس خێراکەم بڕۆن سەردانیان بکەن لەدەست خۆتان مەدەن ئۆفەرەکان زۆر باشن لەم هەفتەیە سپاس بۆ ئۆڵ فۆر ڕێس بۆ سپۆنسەریکردنی مەڵقەی پرۆگرامی سفر ژیری ئۆکەی بینە لای ئەو یارانی لەم هەفتەیە بڵاوکرانەوە سەرەتا بە نیتندۆ دەست پێ بکەم کە زۆر بەکەمی لە بەرنامە باسی نیتۆ دەکەین لە بەرەوەی لە کوردستان ئەو ژمارە زۆرە گەیمەرەمان نیە بەڵام ئەو کەسانی نیتندۆ سویچ بەکاردێ من لەبیرتان ناکەم هەر شتێکی نوێ هەیە بەدەست جیای نیتندۆ بێگومان لەلایەن ژیرەوە هەر ئاگادارتان دەکەمەوە نمونە یاریی نوێی کەربیمان هەیە بە ناوی ئێر ڕایدەرز کە هاوشێوەی مەسەلەن دەتوان بڵێم وەکو یاری نوێیەکەی سوپەر ماریۆ کارتە بەڵام بە ستایلی کەربی بەڵام وەکو گەیمپڵی زۆرشتی جیاوازدە نمونە لێرە ناتوانانی خێرا بڕۆیان چۆن دەڵێ دوگمەی بنزین و ئیستاپت نییە بخۆی دەڕوا بەڵام بوستێک تێکەم خاوت دەکاتەوە و هەمجان پیش پێلەتدا وڵا ئاسڵ گەیمپڵی زۆر جیاوازە لە چاو ماریۆ کارت بەڵام لە ستایلی ماریۆ کارت یارێکی ڕیسینگە واتە چێپەرچەی ستایلی ئۆتۆمبیلە هەرچی لێرە ئۆتۆمبیل نیە تۆزە گزاز باس کردی بەس بهین ئەوە گەیمپڵێکی دەزان شێوەی چۆنە کەربی ئەر ڕایدەرز بە نمرێ 79 لە مێتاکریتیک لەم هەفتەیە بڵاوکرایەوە و ئێستا حالیان تەنیا لەسەر نیتندۆ سویچ 2 بەردەستە لافتر ڕابردووتمان یاری سپۆنج بۆب سکوێرپانس تایرن ئۆف د تایت بڵاو دەکرێتەوە و ئێستا بڵاوکرێتەوە هەواداران 9.3 پێداوەتە گەیمەران زۆریان بڵ لەو ڕخنەگران تۆزێک نمرەی کەپتریان پێدا 7 پێدا بەڵام بۆ یاری سپۆنج بۆب هەر زۆر باشە وەرا یارێکی نوێی دێدپوڵمان هەیە بەڵام بەداخەوە یاریەکە تەنیا VR و تەنیا لەسەر مێتە کوێستیش بەردەستا و هێدسێتەکەی فەیسبوک و مێتای بەڵام نمرەکانی باشن لە بۆ یارێکی VR دێدپوڵ کامری کەسی یەکەم بی دێدپوڵ بی تۆزە زەحمەتە بەڵام میهین هەفتاوەشتی هەیە و یارێک ئێستا بەردەستە بۆ کەساندانێ وەرەوە یاری ساڵن هیل 2 بەبێ ڕکلامکردن بەبێ مارکتینگ بەبێ هیچ شتێک ئێستا حالیان لەسەر
ئێکسبۆکس بەردەستە وەستا 50 دیسکاونتی بۆ کراوە بۆ کەسانێک کە دەیانەوە یاریەکە لەسەر ئێکسبۆکس بکەن نە کۆنامی ڕکلامێکی گەورەی بۆ کرد و نە ئێکسبۆکسیش ڕکلامێکی گەورەی بۆ کرد تەنانەت دوونی ئێکسبۆکس کۆنفرانسی هەبوو بێ ئەوەی باسشی بکەن باسشیان نەکرد بەم شێوازە نازانم کێشیان هەیە یان نانەوێ نازانم بەس مهم یاری ساڵ هیل دوو کە یاریی تایبەت بوو لە بۆ پلەیستەیشن 5 کە بڵاو کرایەوە ساڵێک عەقدی هەبوو لەگەڵ پلەیستەیشن 5 لەگەڵ سۆنی کۆنامی ئێستا یاریەکە لەسەر ئێکسبۆکس بەردەستە و نرخەکەی پێم بێت $30 لەسەر ئێکسبۆکس لە هەر شوێنێک سەیری بکەیت وەروە لەم هەفتەیە یاری WWE 2K25 لەسەر مۆبایل و تابلێت بەردەست خرا بەتایبەتی بۆ کەسانی ئایفۆنیان هەیە و چیپە نوێیەکانی مەسەرەن ئایفۆن 17 پرۆیان هەیە دەتوانین ئەنجامی بدەین بەتای بۆ کەسانی نەفلەکسیان هەیە بە خۆڕایتوان بیکەی مهم WWE 2K25 لەسەر مۆبایلی بەردەستە و گەیمپڵەیەکەش خراپ دیار نییە لە بۆ یاریەکە تەنیا لەسەر مۆبایل بەردەست بێت. ئۆکەی بێمە لای هەواڵەکانی ئێکسبۆکس و سەرەتا بە کۆنفرانسەکەی ئێکسبۆکس بکەم کە کۆنفرانسێکی پارتنەر پریڤیویان ئەنجامدا واتە یاریەکانی خۆیان نمایش نەکرد تەنیا نمایشی یاری ثێر پارتیەکانیان کرد کە لەسەر ئێکسبۆکس بڵاو دەکرێنەوە واتە هاوبەشەکانی ئێکسبۆکس کە یاری لەسەر لە بۆ پەبلیشەرەکانی کە بڵاوکرێوەکانی دیکە لە بۆ کۆمپانیەکانی دیکە ئەندە یاری تێدا بوو کۆنفرانسێکی زۆر خراپنەوە بەڕاستی پێم زۆر خراپ بوو بەڵام وەکو من کە حەز دەکە یاری جیاواز تاکاتەوە شتی تێدا بوو نمونە لە WWE لە 007 دەست پێ بکەم فەرست لایت یاری نوێیەکە جێمز بۆندی ئۆتۆمبیلە نوێیەکەمان بینی ئۆستن مارتنی ڤالهاڵا کە هەم لە ژیان ڕاستەقینەش ئۆتۆمبیلە دروست کراوە و هەیە و هەم لە یاریەکەش دەبێت کە گەیمپڵەیشمان لێ نەبینی تەنیا بڵندێک مۆسفات پشتمان بینی کە چۆنی ئۆتۆمبیلەکە چۆن دروست کراوە مۆسفات چێ بەڵام لە ئەوەی کە سەرنجاچێش بوو تێیدا ئەوە بوو کە یاریەکە بە خۆڕایی ئەم ئۆتۆمبیلت پێنادا بەڵکو دەبێت هەندێک شت بکەیت لە یاریەکە ئینجا وەری دەگری واتە دەبێت بە خۆڕایی نییە ئۆکەی لە مقابل شتەکەش بێگومان بڕینی چیرۆک و هەندێک ئەنجامدانی هەندێک لە کارەکانە لە بۆ جەماعەتی ئێمای شەشی ناو یاریەکە ئەنجا پێچی دەدان مهم یاریەکە بڕیار لە 27 سی 2026 سەر تای پلتفۆرمەکان بەردەست بێت ترۆیەرە چونێمان هەیە لە بۆ یاریێکی نوێ کە پێم بێت جارێکی دیکە شتێکمان لێبینی و بەڵام ئێستا ترۆیەرێکی نوێمان هەیە بە ناوی ئارتیمەس کە گەیمپڵەیەکیانە ئارمەتەس ببوورنەک ئارتیمەس ئارمەتەس کە گەیمپڵەیەکیان بۆ بڵاو کردو یارێکی کاملی کەسی سێمی ڕۆگڵایتی شوتەرە لەلایەن سودی کاونتەر پلی کە من زۆر ئاشنایان نیم خراپ دیار نییە بڕیارە لە ساڵی داهاتوو لە ڕێگەی گەیم پاسیش وەڵ تای پلەتفۆرمەکانیش بەردەست بێت وەروە یاریەکە بینی کە ڕاستی سەرنج ڕاکێشام و من لاوانشە منە و کەسانە بم کە منەوە یاری دەکەم ڕۆژیەکەم یاری کراونز وۆرن کرۆز وۆرن کە تۆ وەکو قەڵەڕەشێک یاری دەکەی یاریی ئەکشنی پلتفۆرمەرە ستایلەکەی پێجوانە ستۆریەکەشی دایمەست ئەرچی ڕۆکێک پەیوەندی بە قەڵەڕەشی هەبی پەیوەندی بە کوندە پەپووی هەبی من کەیفم پێی دێت کە کەسێکم مێشکم زۆر تەواو نییە حەزم لە شتی تاریک و خەمناک و ئەوشتە قوڕقۆڕانەیە کە ژیانی خۆشم زۆر ڕووناکە دەبین چەند ڕووناک و خۆشە بەس بیم حەزم لە زۆرە چیرۆکانەیە حەزم لە زۆرە شتانەیە یارێکە جوان دیارە بڕیارە لە ساڵی داهاتوو بڵاو بکرێتەوە دیڵسێکی نوێ لە بۆیە جەماعەتی گەیمی دیڤ دە دایڤەر ئاشکراکرا بە ناوی ئین دە جەنگڵ دیڵسی کە ئەو کەسانێکیان پێدێ لە ماوەی چەند بڵاو دەکرێتەوە ئەکۆ جەنەرەیشن 2 ترۆیەرێکی نوێ لە بۆ بڵاو کرایەوە بڕیاریشە لە ساڵی داهاتوو بڵاو بکرێتەوە بەڵام ئەوەی سەرنج ڕاتشام یاریی دیکەی کاوبۆیە کە یاری کاوبۆیەکان بەرە دەگەڕێنەوە بە ناوی ئیرۆژن کە یاریی ناتوان بڵێم پیکسلیە بەڵام لەمان کاتە شێوەیەکی پیکسلی هەیە بەڵام بلۆک هاوشێ ماینکرافتیە بەڵام بلۆکام بچووکترن سەرنج ڕاکێش دیار بووم لەلایەن چەند کەسێک دروست کراوە کە لە جەماعەت ریسپاونی ئەی بووینە پێشترێ یاریی ئەیسۆمەتریکی ئەکشنە ستایل دیارە بە ستایلی بکوتم کاوبۆیە و بڕیار لە ساڵی داهاتوو ستای پلەتفۆرمەکان بەردەست بێ مێن ئێمەنێم لە بۆ یاری هیتمان زیاد دەکرێت بەڵام هەردوو ڤێرژنی ئێمەنێم هەم ئێمەنێمی ئێستا و هەم ئۆڵتەر ئیگۆیەکەی خۆی کە سڵیم شەیدیە واتە دوو ئێمەنێمان هەیە ئێمەنێمی ئێستا کە ڕیشەشی هەیە و کڵاوی لەسەر دایمەن دەبێت ڕوبەڕووی سڵیم شەیدی بێتەوە کە سڵیم شەیدی کەسە خراپەکەیە لە جیهان و ئەگە جێ لە گۆرانەکانی ئیمەنێمی گرت ڕاپەکانی گرتی دەزانین کە سڵیم شەیدی کەسە خراپەکەی لە مێشتی ئیمەنێمی ئێستا حالیان ئۆڵتەر ئیگۆیەکەیتی کارکتەرەکەی کە پێی ناسێنرا سڵیم شەیدی لە یاری هیتمانە
کەسە خراپەکەیە دەبێت ڕوبەڕووی ببیەوە باو کەسانی هیتمانیشان هەیە دەتوانن لە 1/12 بە خۆڕایی ئەم میشنە نوێ بکەن کە من 100% دەیکەم من خۆم پێم ئەمەنێ باشترین ڕاپەرە لە مێژوودا کە بۆ چونێکی هۆرتێک نییە زۆر کەس وابیر دەکاتم من یەک کەسانە من لەگەڵ ڕاپەکانی ئەمەنێم گەورە بووم وەرە زۆر حاڵەتی ژیانیشم هاوکاری کردیمە تێی پەڕێم لەبەرەوەی خۆم تێدا دەدیتەوە لەو حاڵەتانی کە ئەمەنێم باسی دەکرد بە بچوکی باس دەکەم بە هەرزەکاری ئەوشتانە مهم ئەیجن 47 لەگەڵ ئەمەنێمی لەگەڵ سلیم شەیدی لە بۆ منە ئەو دیLCە وە 100% دەیکەم یارێکی نوێش بۆ من نوێ پێم پێشتر نەمبینی بۆ بەڵام یارێکی نوێشمان بینی بە ناوی The Mount Omen of Cthulhu کە زۆر زۆر قەشەنگ دیارە بەڵام بەداخەوە یاریەکە کوواپی هۆرۆرە بریا تەنیا سینگل پلەیر بە کەسێک میهم دوو کەس سێ کەسیە هیوادارم سینگل پلەیری هەبی مۆدی سۆڵۆی هەبی بەس میهم جوان دیارە ترسناک دیارە لە دارستانی کامرە کەسی سێمە یەکەمە وڵاهی بزەبت دازانم بەڵام یەکەمە دەبرەوەی سیلاحت پێ بەس یارێکی جوان دیارە هیوادارم لە ساڕەکانمان بی هیوادارم گەیم پلەی زیاتر لێ ببینم The Mount Omen of Cthulhu بڕیارە لە هاوینی 2026 لەسەر ئێکسبۆکس بڵاو بکرێتەوە پێم وابێت سەر پلەیستەیشن 5 وە لە هیندستانەوە یاریی نوێشمان هەیە بە ناوی ڕاژی کالیوگا کە گرافیک زۆر جوان دیارە بە Unreal Engine 5 دروستکرا بە قسەی خۆیان کە من زۆر کەفمێرەکان Unreal Engine 5 نایە لەبەرەوەی لەسەر کۆنسۆلی ئێستا زۆر بە خراپی کار دەکەن ئاجیز یاریش باشی Unreal Engine 5 مان نەبینیەوە بە 6 بە مەزبوطی کار کە دایمە کێشەیان هەیە چێش تەکنیکیان هەیە لەبەرەوەی ئینجینەکە زۆر بەقوەتە یان زۆر پۆلیش نەکرێتوان بڵێ نەک زۆر بەقوەتە چکە ئینجینەکان کە بەقوەتە نەگە بیانەوە بەس مهم جوانم بەش یەکەمی ڕاژیمان بینی کە ستایلێکی زۆر زۆر جیاوازە لەم یاریە ئەمە بەشێکی دیکەیە بەڵام ستایلەکەشیان زۆر زۆر جیاواز کردو دیارە بەشێکم زۆر سەرکەوتو بە مهم لە ساڵی داهاتوو بڵاو دەکرێتەوە وە جەماعەتی Little Nightmare یاری داهاتویان Little Nightmare نیە بێگومان دەزانین کە Little Nightmare سەر لەلایەن ستودیۆیەکی گە دروستکرا بۆیە زۆر سەرکەوتو نەبوو بەڵام جەماعەتی Little Nightmare ڕەسەن بەش یەکەم و دووەم یاریێکی دیکەیان هەیە بەناوی Reanimal کە ماوەکانی ڕابردوش بینیمان ئێستا تریلەری چنێمان هەیە گیمپلی چنێمان هەیە کە پێم وابێ چەند دەڵێ لە دوای Little Nightmare بێگومان دەی بچنە ئاستێکی دیکە بچنە یاریێکی دیکە پێی دەوترێت spiritual successor بە ئینگلیزی بزڵ بە کوردەکەی نازانم دەبێت داوای لێ بردن دەکەم بەس مهم بە ئینگلیزی پێ دەڵێن spiritual successor واتە نەوەیەکی دیکەی سەرکەوتوو لەو جۆرە یاریانەی کە دروستیان دەکرد ئەمە دەبێ Reanimal دەبێت زۆر زۆر جوان دیارە بەداخەوە کوواپە هیوادارم سۆڵۆشی هەبێ هیوادارم پێش بینش دەکەم هەیبێ بەڵام کەمامێن لۆ ئیلا کۆواپ چکە عادەتەن ئەگە کۆوابی ئایەکەی لەگەڵتە زۆر بێعەقڵە یان زۆر جێلە زۆر بە مەزبوطی کار ناکە بەس مهم کۆواپی ترسناکە کەش و هەوا جوان دیارە جوانمە بەستنەوە نییە کە قەشەنگ نییە یاریەکە زۆر پیس و پۆقڵ و بێزەلەتە بەڵام حەزم لە زۆر یاریانە دەمناسم ئۆکەی زۆرتان هەستان لە گۆش مێشتنەوەچی من تاو نییە هەستان ئەوشتە قۆڕانەیە مهم ئەوشتە قۆڕانە بڕیارە زۆریش نەما بڵاو بکرێتەوە لە مانجی دوو بەردەست دەبێت لەو مانگەی کە Resident Evil بەردەست دەبێت هیوادارم سەرکەوتوو بێ و یاریە باشی لێ بفرۆشێ و یاریی کۆمیدیشمان هەیە بە ناوی Roadside Research کە ئەو جۆرە یاریانە ئێستا زۆر بەناو بانگم بەڕاستی وەکو یاری سیمولەیتەرەکان لە نمونە سوپەرمارکێت سیمولەیتەرمان هەیە مارکت سیمولەیتەرمان هەیە ویت شۆپ سیمولەیتەرمان هەیە ئەمەشمان هەیە قەشەنگ دیارە خراپ دیار نە قەشەنگ دیارە عەفوان یعنی جوان دیارە ستایلەکەی ئۆکەی دیارە کۆمیدی دیارە مهم بڕیارە لە ساڵی داهاتوو بەردەست بێ بەڵێ سەرەتای ساڵی داهاتوو وەرە یاریشی کەشمان بینی هەر لە کۆنفرانسەکەی ئێکسبۆکس بە ناوی Tides of Annihilation کە پێشترێ بینیمانە ستایلێکی تێکەڵی God of War کۆنەکانە لەگەڵ Final Fantasy تێکەڵ کراوە ئەم زۆر یاریەمانەیە کە گەیمپڵەی زۆر عەجیب دیارە گرافیک زۆر عەجیب دیارە سێت پیسەکان وەحشەکان مۆنستەرەکان ئافرەتەکان جوان دیارن هەمووی جوان دیارە هیوادارم ئەو یاریە زۆر سەرکەوتوو بێ بڕیارە لە ساڵی داهاتوو قسەی زیاتری لەسەر بکەن بەڵام هێشتا بزە بدانزان کە یاریەکە بڵاو دەکرێتەوە وەرەوە یاریی دیکەی ترسناکی شاکرا بە ناوی Total Chaos کە کامری کەسی یەکەمە زۆر نهێنی شو دیارە بە حساب بە قسەی خۆیان بەڵام من دەزانم یاریە چۆنیە لەبەری زۆرمان لێبینیوە مهم ساڵی داهاتوو لە ڕێگەی گەیم پاسیشەوە بەردەست دەبێت و یاریی نوێمان بینی کە بەڕاستی سەرنجی ڕاکێشان بە ناوی زووپەن کە بە کەروێشێک یاری دەکەی کامری کەسی سێمە ئەکشنە قەشەنگ دیارە وەکو ستایل لەلایەن ئەو جەماعەتەش دروستکرای کاتی خۆی یاری فیست فۆرج ئین شادۆ تۆرچیان دروستکردەکە کارکتەرەکەی زۆر بەوی دەچی بەڵام تاواکەری وینیە بە ناوی ناوەکی دیکەیە بە ناوی زووپەنک کە ستایل جوان دیارە گەیمپڵی جوان دیارە بەڵام باوەڕ ناکەم
ئەم یاریە بەو شێوازەبی کە بڵاو دەکرێتەوە پێم زۆر گۆڕانکاری بەستا دێت لەبەرەوەی ئەم یاریە کەی بڵاو دەکرێتەوە 2027 ئەمە تەنیا ئەناونس تریلەر بوو تەنیا ئاشکرایان کرد کە یاریەکە بەم شێواز دەبێت میهم ئەوە سەرجەم ئەو یاریانە بوو کە لە کۆنفرانسی ئێکسبۆکس نیشانیاندان پێم وابی کۆنفرانسێکی خراپ نەبوو وەکو کۆنفرانسی ثێرد پارتی پارتنەر شۆکەیس شتی زۆر تێدایە کە من چاوەڕێ دەکەم و شتی نوێشمان بینی کۆنفرانسی شەرە شتانە میهمە دەربارەی کۆنفرانسی دیکە بێکمان دەبێت چاوەڕوانی گەیم ئەوەرز بکەین لە مانجی داهاتوو لە مانجی 12 کە زۆری نەماوە لەوێ شتی زیاتر و زیاتریش بێگومان دەبینین بێمە لای کۆڵ ئۆف دیوتی لەم هەفتەیە خەڵکێکی زۆر ڕخنیان لە ئاکتیڤیژن و مایکرۆسۆفت و ئێکسبۆکسی گرت بەهۆی کۆڵ ئۆف دیوتی وتیان هۆکار چییە کە لە سینگل پلەیری یاری کۆڵ ئۆف دیوتی دەبێت ئیل لە ئۆنلاین بینزەم دەتوانیان جاین بدەیت کارچەندە زۆربەی خەڵک گەستا هەر ئۆنلاینە بەڵام تۆزێکی زعاجە بەو کاتانەی کە سێڤەرەکانی کۆڵ ئۆف دیوتی کێشیان هەیە یان ئینتەرنێت داومان لە هەفتەی ڕابردوو زۆر سایت و وێبسایت داوم بوو کێشش زۆر دروست کرد بەڕاستی لە ئۆنلاین کە دەڵێن هۆکار چییە یاریەکە خۆی سینگل پلەیرە بەڵام بەهۆی ئەوەی ستایلی یاریەکەیان کردوتە کۆواپ و نازام تو ئۆنلاین پلەی سینگل پلەیرەکەش پێویستی بە ئۆنلاین هەیە و خەرخنەیەکی زۆر جیراوە هیوادارم لە یاری داهاتی کۆڵ ئۆف دیوتی شتە قۆڕان لا بدەن و قسەکردنەسە کۆڵ ئۆف دیوتی شتێکی دیکەشیان کردووە کە خەڵکێکی زۆر لێتوڕە بووە بەم نیشەوە کە پێم ناخۆشە زۆر زار دەڵێ من دژمنی ژیری دەستکردم یاخود دژایەتی گەورە ژیری دەستکرد دەکەم وەکو هونەر لە یاریەکان و فیلمەکان بەکار بێت لەبەرەوەی ڕێک دەبێتە شوێنگرەوەی ئەو کەسانەی کە هونەرمەندن ئەو کەسانی کار دەکەن لە کۆمپانیەکان موچەکانیان دەبردرێ لەبەر خاتری ئەو تەکنەلۆژیایە بێمانەیە کۆمپانیەکان بۆی وا دەکەن نەبەرەوەی دەیانەوێت کۆمپیوتەر AI شوێنی کارمەند بگرێت بۆ ئەوەی بتوانن پارێزیات قازانج بکەن میهیم لە یاری کۆڵ ئۆف دیوتی بەتایبەتی بلاک ئۆپسی 7 ئەو ئارتۆرکانەی لە ناو یاریەکە زۆربەی زۆریان کە بەکار هاتوو مەتەبەتی ئیمبڵەم بشتەکە زۆربەی زۆری دەڵێن بەژیر دەستکرد دووسکراوە یاخود زۆر بەژیر دەستکرد دەچێت بۆ ستایلانە دەچێت کە ئێستا حالیان ناو ژیری دەستکرد ترندن گەیمەرێکی زۆری تووڕە کردەوە بەتایبەتی هەندێک لەو ئیمبڵمانە لە ڕێگەی پارە و لە ڕێگەی باتڵ پاس و شت دەکرێنەوە واتە تۆ پارە دەدەی اینجا ئەو ئارتانت بۆ دەکرێتەوە واتە تۆ پارە دەدەی بۆ ئەوەی وێنەیەکی ژیری دەستکرد دەستکەوێت کە مرۆڤێک دروستی نەکردەوە کە بەڕاستی شتێکی زۆر بێمانەیە هیوادارم ئاکتیڤیژن لە ساڵەچکە ئەو ئیشە قۆڕی لا بدە بێمە لای هەواڵەکانی پلەیستەیشن و سەرتاش بۆ دەست پێ دەکەم کە ئەگەرێکی زۆر هەیە پلەیستەیشن استراتیژی خۆی لە داهاتوو لە بڵاوکردنەوەی یاریەکان لەسەر کۆمپیوتەر بگۆڕێ لەم هەفتەیە دەنگۆیەک بڵاوکرایەوە کەوا سۆنی بە هەرگیز یاخود بەرپرسانی سۆنی بڕیاریان داوە هەرگیز ئەو هەرگیزە بێگومان کۆمپانیەکان بەپێی تێپەڕبوونی کات و پارەشتە و وشەی هەرگیزە دەگۆڕێن بەڵام هیم ئێستا دەڵێن قسەکە وایە هەرگیز یاریەکانی خۆی لەسەر پیسی لە ڕۆژی یەکەم بەردەست نەخە بەتایبەتی یاریە سینگل پلەیرەکان یارە ئۆنلاین مڵتیپلەیرەکان بەڵێ بەڵام سینگل پلەیرەکان نەخێت وەرە سۆنی پلانیشی هەیە یان یاریە سینگل پلەیرەکانی لەسەر پیسی هەبڵاو نکاتەوە یانەگە بڵایش کاتەوە هێشتا تاخیرتری دەکات بێگومان ئەمە وەڵامێکە بۆ ئەو حرەکە و جوڵانەی ئێستا حالیان لە بازاری کۆمپیوتەر هەیە بەتایبەتیش لافتر ڕابردوو باسی کۆنسوڵە هایبریدەکەی پیسەکەی ڤالمان کشتی مشین کە دەبێت ڕکابی پلەیستەیشن و ئێکسبۆکس 100% وەرە ئێکسبۆکسیش خۆی دەیەوێ هەمان ئامێرێکی لەو شێوازە دروست بکە کە یاریەکانی پلەیستەیشنی تێدایە ئێکسبۆکس تێدایە وەستیمی تێدابێت و ئەپیک گەیمسی تێدابێت جا سۆنی لە حاڵەتێکە کە دەبێت دیفاعێک لە خۆی بکە بۆ ئەوەی ئەگەر بێت و یاریەکانی پلەیستەیشن لەسەر دوو کۆنسڵ بەردەست بن کە هەردووچیان یاریەکانی پلەیستەیشن و یاریەکانی ئێکسبۆکس و یاریەکانی پیسیکا پێ بکەن خەڵک بۆ پلەیستەیشن بکڕێن یاخود بۆ کەسانی کە تۆزێ تارگێتیان حەز دەکەن یاریەکانی دیکەش تاخێنەوە بۆ پلەیستەیشن بکڕن بەڵام ئەگە سۆنی بەتەواوەتی قفلی بدەوە کوجاران مەیبی بتوانێت بە ئاسان ڕکابەریان بکات هەرچەندە من پێم وایە سۆنی کاری وا بکە مەسەن یاریەکانی خۆی تاخیرتر بکە لەو کاتێکە ئێستا هێچ کەسە زۆر سەرکەوتونە بەڵام تێژ دەگەم مە قسەیان لەبەر چ کردێت لەبەرەوەی ئەست ناوانەیە هەز بکەن هەڕەشیان لێکراوە لەلایەن ڤالڤ کە ڤالڤ بەڕاستی کۆمپانیایکی زۆر زەبەداهەوە من ڤالڤیشم زۆر خۆش دەبڕا سیستیم زۆر خۆش دەوێت لەبەرەوەی کۆمپانیاکەن ئەو شتە دەکەن کە گەیمەران دەیانەوێ و ئەو شتە دەکەن کە کۆمپانیەکانی دیکە بە دەهە دیوان کە پارەشان هەیە بە ئاسانی پێیان ناکرێت نەک لەبەرەوەی کە نازان و پارەیان نیە بەڵکو لەبەرەوەی خەمیان لەبەر نییە بتوانن کارێکی وە ئاسان بە باشی ئەنجام بدەن نەکرد بە فڵچە لە کۆڵ خۆیان بکەنەوە مهم قسەکە وایە سۆنی لە ڕۆژ یەکەم یاری سینگل پلەیرەکان ناخاتە سەر پیسی لە ماوەیەکی زۆر تا ماوەیەکی دیکە ماوەیەکی زۆر دوور و هەروەها دەیەوێت یاریەکانی کە خۆی لە پاش ساڵێک دو ساڵ هێشتا تاخیرتری بکە ئینجا بیخاتە سەر پلەیستەیشن بیخات سەر پیسی مەبەستەکە چێ نمونە لە ساڵی داهاتوو یاری وۆڵڤرین بڵاو دەکرێتەوە بەپێی دەتوانین بڵێن نەخشە ڕێگایەکەی پێشوو بێ حرکاتەکانی پێشسۆنی بێ لەوانەیە لە 2028 یان 29 وۆڵڤرین بێتە سەر پیسی لە ڕێگەی ستیمەوەوانە بڵاو بکرێتەوە بەڵام
ئەگەر بێت و ئەو بڕیارە نوێی سۆنی کاریگەری دروست بکە یاخود ئەنجامی بدەن یان جێبەجێ بکەم لەوانەیە بچێتە 2030 ئەو کاتە وڵڕین بێتە سەر پیسی هەر لەسەر پلەیستەیشن لۆک بکرێ شتێکی باشە یاخود خراپ بزنسە بازاڕە بەو شێوازە کۆمپانیاکان دەتوانن پارە پەیدا بکەن ئەپدێتێکی نوێ بە خۆڕایی بۆ یاری گۆسەڤیۆتە ئێستا بەردەستە کەوا نیو گەیم پڵەسە واتە ئەگە یاریەکە تەواو کردو دەتوانی بە هەمان ئەو شتومەکانی کۆت کردوێتەوە ئەو لێڤڵانی بەرزت کردیتەوە بە هەمان ستایلەوە دووبارە دەست پێ بکەیتەوە لە سفرەوە وەکو چیرۆک و هەروەها مۆدی قورسی زیاتر بەردەستە هاردەر دیفیکەڵتی لەگەڵ ئارمەری نوێ سێتپیسی نوێ وەروە ڕەنجی نوێ لە بۆ ئەو چەکانی بەکاردێنی و سیلەحانی بەکاردێنی سیلا لێرە مەبەستم شمشێرەکانە لێنە شمشێر و تەرتیبە سیلاعی شتەیە بەس لێرە کە وتمان وەپن لە بۆ هەمووی بەکاردێنە تەنیا بڵند دەمانچە بشت وەروە دەتوانی ئێستا ریپلی مشن بکەی واتە ئەرک دەتوانانی دووبارە ریپلیان بکەیتەوە بۆ کەسانی کە ترۆفی هەنتەرن بۆوان پێمابی زۆر ئیسفادەی هەیە لەگەڵ چەندین ئەکسسیبلیتی ئۆپشنی زیاتر بەردەستە بەو کەسانێک کە خام پێدەست تایبەتن یاخود دایانەوە یاریەکە هێشتا ئاسانتر بکەن یان بە شێوەکان بۆ خۆیان بەردەستری بکەن بتوانن یاریەکان انجام بدەن مهم ئەپدێتە نوێیەکە ئەم پێما ڤێژنی PS5 پرۆیەکەشیان باشتر کردووە ئێستا حالیان بەردەستەوە بە خۆڕاییە بێگومان چەند کەسێک هەڵساون دەکەن یاریی مردووی وەکو کۆنکۆر دایانە زیندوو بکەنەوە ئەو یاریکەوە کەس نەیکڕی بۆیە سۆنی قەپاتی کرد ئێستا زۆر خەڵک دایانەوە زیندوو بکەنەوە بەڵام سۆنی وەڵامی داتەوە وە دەڵێ نەیدێنە دادگا هەر کەسێک ئەو کارە بکە یاریەکە بە سێڤەر وشت دووبارە زیندوی بکەنەوە گروپێک مۆدەر هەڵساون ئەم یاریان هێناوە دەڵێن سێڤەرەکان زیندوو دەکەینەوە سێڤەری کەستمیانە بۆ دروست دەکەین دا گەیمەرا بتوان یاری کۆنکۆرد بکەن بەڵام سۆنی هەرزوو بە سەریعی تەداخلی کردو هەڕەشە دەکاتەوە دەدرێتە دادگا هەر کەسێک ئەو کارە بکات دەیکەن نایکەن لە داهاتوو بن نازانم بەس دەزانم کەەوە سۆنی دەڵێ تکایە خۆ لێمەدەن و پشتێکی سەرنجاکەیشە لە بەرەوەی گەیمەران خۆیان یاریەکەیان زۆر نەکڕی بۆ یاریەکە شکستی هێنا سۆنی یەکسەر پارەی داوە هەمووان ئەو کەسانێکی کڕیمیانە واروای یاریەکەشی داخست ستودیۆیەکەشی داخست ئێستا خەڵکی دیارە دووبارە یاریەکە ئەوە دنیا گەیمەوە کۆمپانیەکان کەیف خۆیان ئەمە هەموو شێتین عقلمان زۆر مەزبوط نییە بە کەیفی خۆمانە هەمووشتا بە کەیفی خۆمانە و دەمەوێت ئەوەش بڵێم کەوا لە هەفتەی ڕابردوو کاتێک یاری هۆرایزن بە ناوی هۆرایزن ستیل فرۆنتیرز ئاشکراکرا لە بۆ مۆبایل و پیسی خەڵکەکی زۆر بێگومان تووڕە بوون کە یاریەکە بۆچی لەسەر پلەیستەیشن 5 بڵاو ناکرێتەوە کە یاریەکە خۆی یاریەکە لەلایەن پلەیستەیشنەوە خاوەنداری دەکرێت بەڵام الحەقی ئەو ستودیۆکە دروستی دەکات مەسەرەن NC سۆفتوێر ئەوان زیاتر کاریان دروستکردنی یاریە لە بۆ مۆبایل و ئەو یاریە خۆشی هەر لە بۆ مۆبایل بەردەست دەبێت یاخود ڤێژنی مۆبایلە لەسەر پیسیش هەر بە ڤێژنی مۆبایلەکە ئیمێڵی دەکرێت لەسەر پیسی دەبێت لە ڕێگەی لانچەری تایبەت بێ واتە نیان سیستیمی ئەوان وەڵامی چەند کەسێکیان داوەتەوە لە ڕۆژنامەنووسەکان دەڵێن ئێمە حەز دەکەین یاریەکە بخینە سەر پلەیستەیشن 5 بەڵام ئۆکەی پلەیستەیشنی دەوێن ئۆکەی سۆنی دەوێت من بێگومان هۆکارەکە دیارەکە سۆنی بۆچی نەخەتە سەر PS5 دەبەرەوەی هەر یاریێکی هاوشێوەی ئەو هۆرایزنە ئۆنلاینە مەڵتی پلەیەرە لە بۆ PS5 لە بەرەمێنانە هەر لەلایەن ستودیۆ گۆرەڵا ئەو ستودیۆیەکە خاوەنی آیپیەکەیە یاخود آیپیەکە لە بە سۆنی دروست دەکات ئەزمیە بێمە سەر هەر قسەکرد لەسەر یاری مۆبایلی گەیمپلەیەکی دوور درێژمان هەیە لەسەر یاری ڕاچێت ئەند کلانک یاریەکێکە لە مۆبایلی بەردەست دەبی لە ماوەیەکی نزیک و زۆر خەڵک دیارە دەستیان پێگەیشتووە لە یوتیوبەر و تەرتیبات پشتی مۆبایلی ئێستا حالیان لە ئۆنلاین دەتوان سەری گەیمپلەیەکە بکەن کە بڕاستی گەیمپلەیەکی خراپ دیار نییە و خۆش دیارە لەوانەیە تاقیکەمەوە لەسەر مۆبایلی یاخود یاتە لەسەر ئایپادی خۆشە شاشەکە تەوزە گەورەترە بەڵام ئێستاش پێم سەیرە ئەم یاریە بۆچی ناکەنە سەر پلەیستەیشن 5 لەوانەشە تاقیکەنەوە بزانین تازان سەرکەوتووە لەسەر مۆبایل خەڵکێکی زۆری کۆکاتەوە من بە دووری نابن سۆنی ڤێژنی PS5ەکەشی بۆ دروست بکە و پارەیەکی زۆریشی لێ قازانز بکە و ئەپدێتێکی نوێ لە بۆ PS5 ئەمڕۆ بەردەست کرا خۆشم داڵۆنم کرد کە جوانە باگراوند لە وێڵکەم هەبەکە دەتوانین باگراوندی نوێ هاتووە دەک وەرزەکانشی تدا شتێکی جوانە دەتوانین لە بۆ خۆتان وەری بگرن لێمەلای هەواڵی یاریەکان و بە GTA دەست پێ بکەم کەسێک دەڵێ یاخود یەکێک لە لیکەرەکانی GTA دەڵێ یاری گراند ثێفت ئۆتۆ 6 یاریەکە ئەوەندە پێشکەوتووە 15 بۆ 20 ساڵ لە پێش هەر کۆمپانیا و ستودیۆیەکە ئەگەر بیانوێ تەقلیدی بکەنەوە یاخود ئەو تەکنۆلۆژیایی کە ڕۆکسا بەکاردێنی ئەنجامی بدەن و دەڵێ لەوەش ئەکید بن ئەم یاریە نابێتە بەشی دووەمی GTA 5 لە ڕووی هەم چیرۆک و هەم تەکنۆلۆژیایی کە بەکارهاتووە جا قسەیانی چە بۆی دەست پێ بکەن کە بۆچی نابێتە بەشی دووەمی GTA 5 مەبەستەکەی بێگومان لەوەیەکەوە هەم چیرۆکە تاو ناکە مەسەن پەیوەندی بە ستۆری GTA 5 نییە بەڵام لە هەمان جیهانە بێگومان دەزانین کە یاریەکان ڕۆکستار هەمووی لێک جیهانە بەڵام باسی تاواکەری یەک نینە
مەبەستەکەی وای ئەو تەکنۆلۆژیا لە GTA 5 بینیت لە GTA 6 زۆر جیاواز دەبێت و یاریەکە زۆر پێشکەوتوو دەبێت لە ڕووی ئەو ئینتراکتیڤی کە لە ناو جیهانەکە هەیە ئەو جوڵە و ئەنیمەیشن و ئەو شتانە و وردەکاریانەی کە لە جیهانەکەی بگوان ئەمە دەزانین کە ڕۆکستار خاوەنی تەکنۆلۆژیایەکە چەند خۆی بەشتەوە ماندوو دەکە بەڵام وشەی ئەوەی کەوا بڵێ 15 بۆ 20 ساڵ لە پێش هەر کۆمپانیاکە ئەمەیان تۆزێک قسێکی زۆر گەورەیە ئەلاوانە شتێکیان بەکارهێنا بێ یاخۆ تەکنۆلۆژیایان دروست کردبێ جیهانێکیان دروست کردبێ کە زۆر پڕە لە وردەکاری و گەیمپڵی زۆر بچووکی سەرنجڕاکێش کەوا کۆمپانیەکانی دیکە ناتوان بێکوان دروستکردنی جیهانی کراوە لە سەردەمی ئێستا خۆی شتێکی زۆر زەحمەتە بەڕاستی زۆر زەحمەتە ئاسان نییە چەند یاریمان هەیە کە سەردەمی ئێستا و جیهانی کراوەیە مەحاڵە بتوانیت 3-4 یاریم پێ بڵێ کە کات خۆ یاریەکانی ساینس ڕۆمان هەبوو بەڵام مەحاڵە بڵێ ئەومان هەیە جیهانی کراوێت توای مەناو دار و درەخت و هەموو شتێکەویتن و هەمان بوو واشدۆگمان هەیە بۆ شێوە سەرکەوتونەوە بۆیش لە قسەی تێدەگەم کە بێت چەند ساڵ لە پێش کۆمپانیەکانی دیکەەوە بگمان ئەمەش وا بیر دەکەینەوە کە زۆر لە پێشە بەپێی دەنگۆیەکی نوێبی و ئینسایدەر گەیمینگیش باسی کردووە و دایناوە لە وێبسایتی خۆیان لە مەفتەیە دەڵێن ئەگەرێکی زۆر هەیەکەوە یاری GTA 6 بێتە سەر نیتندۆ سویچ 2 بەڵام چاوەکان لەسەر ئەوە نیت بێگومان یاریەکە لە ڕۆژێکەکەم لەسەر نیتندۆ سویچ 2 بڵاو بکرێتەوە من پێم وایە سەرەتا لەسەر بێگومان دەزانکەوە ڕۆکستار فێم ڕاگەیاندووە لە مانجی 11 2026 یاریەکە دێتە سەر پلەیستەیشن 5 و ئێکسبۆکس سیریز دواتر دێتە سەر PC بەپێی مثلەن بە فەرمینیمانە سەر PC بەڵام بەپێی کارەکانی پێش ڕۆکستار بێتە سەر PC اینجا لەوانەیە دوای ماوەیەک چەند مانگێک بێتە سەر نیتندۆ سویچ 2 دەڵێ بەپێی ئەو زانیاری نوێ بێ دەڵێ ڕۆکستار بە فەرمی کار لەسەر ڤێژنی نیتندۆ سویچ 2 یاریەکە دەکا بەڵام هێشتا بگمان بڵاوکردنەوەی دیارە لەسەر نیتندۆ سویچ 2 کەی دەبێت وەک خۆشم پێم وانیە لە ڕۆژێکان بێتە سەر نیتندۆ سویچ 2 بێمە سەری گەیم ئەوەرزی کە من بڕیار بۆ ڤیددیۆش لەسەر دروست بکەم بە تایبەتی لەسەر دەنگدانەکە بەڵام بەداخەوە وێبسایتەکەیان کراشی دەکرد دووشەم و سێشەم چوارشەم زۆر کێشەیان هەبووە لە جیهانی کێشە ئینتەرنێتە و بەڕاستی نەمتوانێت ڤیددیۆکە ئەپلۆد بکەم بەڵام ئینشاڵڵا لە مەفتەیە بڵاوی دەکەمەوە گەیم ئۆف دە ییرمان هەیە بگمان گەورەترین کاتەگۆری یاریەکانی یاری ساڵە کە چەند یاریەک کاندید کراون هەرێکە لە یاریەکانی کلیر ئۆبسکیور ئەکسپدیشن فێر 3 لەلایەن ستودیۆی ساندالف ئینتراکتیڤ و کەپلەر ئینتراکتیڤ کاندیدا دێت ستراندینگ 2 ئۆن دە بیچ کۆجیما پرۆدەکشن و سۆنی ئینتراکتیڤ ئینتەرتەینمنت کاندیدا دۆنکی کۆنگ بنانزا کە لەلایەن نیتندۆ دروست کراوە کاندیدا هەیدیس 2 لەلایەن سوپەر جاینت گەیمز دروست کراوە کاندیدی یاری ساڵە هۆڵۆ نایت سیلسۆن لەلایەن تیم چێری کاندیدا وەروە یاری کینگدم کام دلیڤرنس 2 لەلایەن وەرهاوس ستودیۆس وەروە دیپ سیلڤەر دروست کراوە کاندیدا من پێتان ناڵێن دەنگ بەچی دەدەم لە بەروی هێشتا حالیان دەنگم نەداوە هەر چاوەڕێ و ڤیددیۆی بکەن ئەو کاتی دەنگ دەدەم بەڵام کاندەکانی ئەم ساڵ من پێ بە کاندی بەقوتن بە تایبەتی کلیر ئۆبسکیور یەکێکە لە باشنیارەکانی ئەم ساڵ دەستراندینگ توش بە هەماشەیەکێکە لە باشنیارەکانی ساڵ دۆنکی کۆنگم نەکردووە بۆیە نازانم هەیدیس توشم نەکردووە بۆیە نازانم ناتام ڕێستم هۆڵۆ نایتشم نەکردیا بەشی نوێیەکە بۆیە نازانم کینگدم کام دروستن تۆ ئەتا دوم کردووە چوارم نەکردووە بۆیە زەحمەتە بتوانم بڕیار بدەم لەسەر یاریەکانی دیکە بەڵام کلیر ئۆبسکیۆرەکەتان کردێت کارەکەم بیکەن یەکێکە لە باشنیارەکانی ئەم ساڵ و بێمەوە سەر ئەو لیستەی کە هەموو ساڵێ دروست دەکرێت لەسەر گەیم ئەوەرسی بۆ ساڵێکی دیکە یاریی ئێکسبۆکس دووبارە کاندید نەکراوە یاخۆتان بڵێم کاندید کراون پێشتر بەڵام خەڵاتیان ساڵەکانی ڕابردوو تاوە کەستە نیان بردووە و ئەم ساڵیش هیچ یارێکی ئێکسبۆکس کاندیدیش نەکراوە پێشماوی ساڵەکانی دیکەش نەکراوە ئەڵی ناتوان بڕیار لەسەوەی بدەم 100% ئەو گرافیکە ڕاستە یاخوددا بەڵام تاوە کەستە ئێکسبۆکس توانێت یاری ساڵ ببە 16 پێم وابی زوڵمێکی گەورە لە پلەیستەیشن کراکە نەیبرد ئەنچارت فۆر نەیبرد بەزمی هیم سەری 2020 دوو یاری وەکو گاروڤارد و سپایرمان هەبوو 2020 لاست ئۆف ئەس و گۆست ئۆف سوشیما هەبوو 2022 گاروڤار راگنەرۆک و هۆرایزنت هەبوو 23 سپایرمان هەبوو 24 ئاسترۆبۆت هەبوو کە بردی ئەوەش سۆنی واتە لە ساڵێکی گەورەوە هاتووەتە ساڵێکی گەورەتر کە دەستڕاندیگەکەەوەش هەر یاریەکە لەلایەن سۆنی پبلیش دەکرێت من نازانم هۆکارچێک ئەکسبۆکس بێگومان دەزانم هۆکارەکە یاری ئەلو کوواڵەتێ دروست ناکەن بتوان کاندید بکرێن بەڵام من پێشم وایە کەوا مایکرۆسۆفت خۆشی هە و هەوڵی بۆ نەداوان بتوانێت یاریەکان بە کوواڵەتێک دروست بکە کاندیدی یاریەکانی ساڵ بکرێن خۆی نیتندۆ زۆربەی ساڵەکان کاندیدی هەیە و براوەشی هەبووە
بەڵام هیوادارم بۆ ساڵی داهاتوو ئێکسبۆکس تۆزە یاری باشتر دروست بکە ئەویش کاندیدێک بکرێت بە پێچەوانەوە خراپترین یاریەکانی ساڵ بە پێ مێتاکریتیک بێ واتە بە پێ ژمارەکان بێ ئەم لیستەن نمونە یاری ماینز ئای لەسەر پیسی تەنیا 37% وەگرتووە یەکێکە لە خراپترین یاریەکانی ساڵ کەمترین نورەی پێدراوە لەگەڵ چەند یاریێکی دیکە کە بەڕاستی ناسم تەنیا نزام لە ژمارەدا فاستن فیورسمان هەیە وەرە نیتندۆ سویچ دو وێلکەم تورمان هەیە کە ئەو یاریە بۆ کە وەکو هاوشەوەی ئاسترۆپلەیڕمی سۆنی دروستی کرد بوو لە بۆ PS5 PS5 دەکرێت خۆ یاریش تێدات پێ دەڵێ کۆنسۆلەکە چۆنی هێشتانە خۆ یاریش خۆشە بەڵام لێرە یاریەکە زۆر خراپ بوو پاراش بوو بۆ زۆر خەڵک ڕقی لێبووەوە بێمە سەر مەقالەیەکی نوێ لە مەفتەیە لێکۆڵینەوەیکی زانستی ئەنجامدرا بوو ڕایگەیاندکەوە تاوەکو ئێستاش یاخود بە ئێستاشەوە گەیمەران لە بەریتانیا و ئەمریکا و ژاپۆن هەر دەڵێن ئێمە زیاتر یارە سینگل پلێرەکان دەکەین لە یاریە ئۆنلاینەکان کە من یەکێکم لەو کەسانە یاری ئۆنلاین زۆر کەم دەکەم زیاتر یاری سینگل پلێر دەکەم وەکە تۆ ئەگەر تۆ بینێری ڤیدیۆکەی بینی زۆربەتەن ناڵێم هەمووتان زۆربەتەن ئێوەش هەستان لە یاریە چیرۆکیەکانە یاخۆ سینگل پلێرەکانە نەک ئۆنلاینەکان کات ئێستا هێشتا ئێمە ماوین لە ژیاندا ماوین نەمردوین جەماعەتی فۆرتنایت و پەبجی بێن تەواو یەکجاری گەیمینگ داگیر بکەن هێشتا تۆزێکمان ماوە بەس میهیم دڵخۆشم کە راپۆرتی وا دەبینم هێشتا یاریە چیرۆکیەکان هە بەردەوامن بێمە سەر ستیم مشینی لە مەفتەیە بێمە لاینس تێک بوو لە چاڵی توبەکەی خۆیان ئەو خبەریان بڵاو کردەوە کە وتیان لەوانەیە ستیم مشین نرخەکەی وەکو کۆنسۆڵ نەبێ وەکو پیسی بێ واتە لە نێوان 400 بۆ 500 دلار نەبێ بەڵکو لە نێوان 600 بۆ 800 دلار بێ لەو مابەی نەبێ یاخود 750 800 دلار بێ میهیم خوار 1000 دلار و 2 تێرابایتەکەش سەر 1000 دلار بێ کە پێم وایە نرخێکی زۆر گرانە ئەگەر ڤالڤ بیە ڕکابەری PS5 بکە کە بەڕاستی تەنیا PS5 بتێت لە PS5 بتێت ڕکابەری بکەی لە بەروی ئێکسبۆکس زۆری نافرۆشێ لێتین دۆژ جیهانیش تایبەت بە خۆی هەیە کەس دەستگیری نادا و کەسیش ئەویش دەست کەس نادا PS5 بتێت PS5 بە 550 دلار دەفرۆشێ بێکمان پرۆیەکەمان هەیە بە 700 دلار بەڵام مەبەستەکەمەوەیە دەبێت زۆر کەمتر بێ لە PS5 یاخود هەوا نرخ بێ بۆ ڕکابەریش گەورە بکەن هیوادارم زۆر گران نەبێت بەبێ راپۆرتێکی نوێ بێ لە ئێستاوە تاوەکو 6 مانگی دیکە یارە نوێیەکەی یاخۆ ڕیمێکەکەی پرینس ئۆف پەرژای یوبیسۆفت بڵاو دەکرێتەوە کە تاوەکو ئێستا قسە دەکەم یوبیسۆفت هێشتا هۆکاری دواخرانی فرۆشی پشکەکانی خۆڕانە گەیاندووە هێشتا هەواڵە گەورەکەمانیە لە سەر یوبیسۆفتی کەچی خەماوە بەڵام هیوادارم ئەو قسەی ڕاست بێ و لە گەیم ئەوەردزی ترایەری لێ ببینێ بێمە سەر یاریێکی دیکە کە گەیم پڵەی لە مەفتەیە بڵاوکریا بنای فەیت کیپەر کە گەیم پڵەی جوانە قەشەنگ دیارە ستایلەکەشی جوانە تقریبا ستایلی سوارچاک و شتە وەکو سەردەمی مثلن دەتوان بڵێم سەدەکانی ناوەڕاست یاخود لۆرد ئۆف دە ڕینگ و ئەوانە کامری کەسی یەکەم شەمشێرم دژی ئۆگەر و نازانم شەڕ دەکەین فەیت کیپەر چاوم لەسەریتی ئەپدێتێکی نوێ لە بۆ یاری مافیاش ئێستا حالیان بەندەستە کە ڤێرنی PS5 پرۆەکەی باشتر کردیان و لەگەڵەوەش هەندێک شتی نوێی مۆدی نوێ لە بۆ ئۆپن وۆڵدەکەی زیاد کردیان لە گیر نوێ زیاد کردێت چاڵنجی نوێ زیاد کردیان و کامێرەی کەسی یەکەمی ناو ئۆتۆمبیل زیاد کردیان سەرنجاچش دیارە و پرۆدیوسەری یاری Resident Evil Requiem لە مەفتەیە ڕایگەیاندکەوە زۆر شت هەیە لە یاریەکە کە بۆ زۆر شتێ لە یاریەکە هێشتویانەتەوە کە پێشتر کاریان ئەسەکرد بوو لە بە مۆدی ئۆنلاین خۆی بڕیار بوو یاریەکە بە ئۆنلاین بی نەک تەنیا سینگل پلێر بی بەڵام دواتر کاپکۆم بڕیاری یاریەکە بکاتە چیرۆکی بیکاتە سینگل پلێر دەڵێ هەندێک شت لەو یاریە ئۆنلاینە هێشتا ماوەتەوە بەڵام مانای ئەوە نییە کە پێویستی بە ئینتەرنێت شت بی بەڵام هەندێک ئەلەمنت هەیە کە لە بۆ کات خۆی لە بۆ ئۆنلاینەکە دووسیان کردبووە هێشتا لەم ڕەکویەمە مایە وەروە دەڵێ ئەو کەسانی کە دەیانەوێ ئابزان لیۆنی تێدای خۆتان دەڵێت چاوەڕانی خبری فەرمی من دەڵێت زۆر شت جێلێ بووە لە ئۆنلاین و زۆر ڤیددیۆ وێنەشم بینی و هەر هەمیان قسەی قۆڕن و ژیری دەستکردن ئەو ڤیددیۆ وێنانەی دەسەر لیۆنی بڵاو کراوەتەوە دەڵێت چاوەڕانی خبری فەرمی بن تاوەکو بێهیوانە بن واتە پێمان دەڵێ لەوانەیە تێدا بێ بەڵام 90 تێدا نیە بزانین تێدانیان تاو کاتی یاریەکە بڵاو دەکردەوە نازانین وەروە یاری ARC Raiders کە توانی بە پێش باتڵفیلدی بکەوتەوە لە ستیمی زۆرترین گەیمەر لە کاتێکدا کە لە خەت بن یاخود لە یاریەکە ئەنجام دەن کارت پلێرەکەی زۆر بەرزە ARC Raiders لە جیهانە سەتەقیوەتەوە خەڵکێکی یەکجار زۆر دەیکە نازانم لە کوردستان دەیکەن نایکەن پێمەوی ماماکەم دەیکرد لەفتە ڕابردوو شتێکم نەبینی یاریی ڕاکی دیارە وەرە EA Sports بە فەرمی ڕاگەیاندکەوە چی دیکە ساڵانە بە تایبەتی ساڵی داهاتوو یاری FC فۆرمیلاوان یاخود F1 بڵاو ناکەنەوە بەڵکو DLC-ەک
ئەپدەیت نوێیەکان دەنێرن واتە دەبێتە 2-3 ساڵ جارێک یاریشی نوێی فۆرمیناوە بڵاو دەکەن کە پێمان بڕیاری زۆ باشە هیوادارم FC کەش وەلێکرد فیفایەکەشان وەلێکردبی هەموو ساڵی پێویست ناکە یاریی هەفتاداری بکردنیان بە $20 شتە زیادکراوە نوێیەکان وەربگری 2 ساڵ جارێک ئیبداعی گەورەی تێدا بکەن دەڵێ لەبەر خاتری ئەوەیەکەوە بتوانن ئیبداعی گەورەی تێدا بکەن لە ساڵی 2027 ساڵ هیوادارم بێمە سەر یاریێکی دیکە کە زۆر سەرنجا چێژ دیارەوە سەرنجی منی زۆر ڕاکشاو یاریی سیمولیشنە بە ناوی ئاوتباوند تۆ بەم وانە بەم ئۆتۆمبیلە گەشت دەکەی لە شوێنە بۆ شوێنێکی دیکە لە ڕێگادا تووشی زۆر زەحمەتی دەبیتەوە دەبێ بەردەوام شوێنەکان چاکەیتەوە ئۆتۆمبیلەکەی خۆت باشتر بکەی بە شوێنەکان داشتر بکەی یاری منە مەڵام جارێ زۆری ما هەبڵاو بکرێتەوە لە 2006 بڵاو بکرێتەوە یاری منە تۆم سەدان کاژمێن نەو زۆر یاریانە بەسەر بەم چکە زۆر خۆشم ئەو کەسانی کەیفشیان بە ئێلدن ڕینگ دێوەکو من کەسێک بەناوی ڤیتال پێم وابێت کە یوتیوبەرێکی زۆر بەڵام زۆر ڤیدیۆکانی دەکەم لە بەوشیکردنەوە یاریەکانی چۆڵسی بەتایبەتی یاری ئێلدن ڕینگی خەریکی نووسینی کتابێکە کە 400 لاپەڕەیە چیرۆکی جیهانی ئێلدن ڕینگمان بۆشی دەکاتەوە بەو شتانەی خۆی تێگەیشتە بەو شتانەی یوتیوبەرەکانی دیکە یاخۆ لە ئۆنلاین لۆڕەکە چیرۆکەکان نێرتیڤەکە کارکتەرەکان هەمووی شی دەکاتەوە کتێبێکی 400 لاپەڕەیی دەبێت کە زۆر بگمان سەرنجێژە بە هەما کاژە زۆر قورسە کتێبی 400 لاپەڕی لەسەر یاریەک بخوێنەوە کە یاریەکە خۆشی زۆر ئاڵۆزە بەس هیوادارم لەو کاری سەرکەوتو بێ وەکو یوتیوبەرێک بۆ یوتیوبەرێک خۆشەویستانم ئەمەش بەرنامەی سفرەیەک ژیری بوو هیوادارم بەدڵتان بێت کا دەکەم دگمەی لایک سابسکرایب لەبیر دەکەن تاڵقەیەکی دیکە بەخوای گەرتان سپێرم خوداتان لەگەڵ